پێشەکی پیرۆزبایی لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەلی کوردستانەکەم بە بۆنەی 31 ساڵەی دوای دامەزراندنی گەلی کوردستان هەویستم بێم سەردانیان بکەم دەستخۆشیان لێ بکەم سپاسیان بکەم بۆ 31 ساڵی خزمەت 31 ساڵی بوونە بە زمان حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاست و پەیام و ئاراستەکانی یەکێتیان پێشکەش کردووە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە کەوادرەکانی خۆمان بۆیە من هێوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم هیوادارم هەر بەردەوام بن گەشە بە کاری خۆیان بدەن گەشە بە توانای خۆیان بدەن ئێمەش بە هەموو ڕێکەوە هاوکاریانە بین. چواری نۆ کۆبوونەیەکمان ئەنجامدا لەگەڵ بەشێکی زۆری بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی کە پەیوەندیدارن بە پرۆژە لە محافزەی سلەیمانی لەوێ کەمێک بە ڕاستگویانە ڕەخنەم لێگرتن کە پرۆژەکان سستن پرۆسەی پەسەندکردنی پرۆژە لێرە سستە و بەرهێنەرێکی زۆر هەیە کە شتیان تەقدیم کردووە ئیشەکانیان نائڕۆیشت بۆیە بەڕاستی چاوەڕوانی خۆم پێگەیاندن لەو کۆبوونەوەیە کە پێم وتون مۆڵەتێکیان هەیە مدەیەکم بۆ دەستنیشانکردن کە لەو ماوەیە ئەبێ بەڕاستی پرۆژەکان پێشکەوتنیان پێوە دیار بێ پرۆژەکان 50 پرۆژە زیاتر بوون 53-55 پرۆژە بوون کەوتنە دوو جۆر کێشیان هەبوو جۆرێکیان پێویستیان بە پەسەندکردنی سایت پلان بوو کەەوە لە وەزارەتی شارەوانی و نەخشەدانان و ئەنجومەنی شارەوانیە ئەکرا بەشێکی تریشی شتێکەکەی تر لە ناو دائیرەکانی تری سلەیمانی چەقی بوون و هەرە خولانەوە خۆشبەختانە ئەمڕۆ ڕایانگەیاند کە لەو 20 پرۆژەی کە لە شارەوانی بوو کە پێویستیان بە پەسەندکردنی سایت پلان بوو دوانیان مقاولەکە خۆی سەحب بووە سیانیان کێشەی قورسی قانونیان هەیە باقیەکەی هەمووی تێپەڕی و پەسەند کرابوون و بەستە پەسەندکردنیان بۆ دەرچووە باقی تری پرۆژەکان نزیکەی 200 مامەڵە بوو کە پێویستی بە ڕەزامەندی دایرە جاجاکان بوون لەو 295 تێپەڕێەوە بە ینی قۆناغەکانی بڕێ و پێنجی ماوە بۆیە پێم وایە لە 8 ڕۆژە ئەو بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیانە ئیشی باشیان کردووە توانیویانە ئیسپاتی کەن کە ئەتوانن ئیشکەن بۆیە من چاوەڕوانی من ئێستا لێرە ئەوەیە کە بەردەوام بن لە ئیشکردن بەردەوام بن لە خزمەتکردنی خەڵک بەردەوام بن لە تێپەڕاندنی ئەو ئەستەنگە ئیداریانە لە ڕوتیناتەکە قسەیان هەبێت لە بین خۆیانە هەماهەنگیان هەبێت لە بین خۆیانە و من پێم وایە ئەگەر بەو ڕۆحەتێک کە ئەمڕۆ بینێم کار بکەن چەند ساڵێکی تر شار بە جوانیەکەی ناناسرێتەوە.